Deutsche Vatan, ame fida kare haben. Bekesnie Deutsche Vatan, ame fida kare haben. Я Васильева Евгения Ильинична. Родилась я в 1900. من يفيجينيا إلينيتشنا واسيليوا لمانجي كانوني دوهم ساڵی 1935 لە گوندێک بەناوی کوێیەتس لە پارێزگای نۆگراد لەدایک بووم. لەبەرەوەی دایک و باوکم زۆر ئیشیانە کرد، بۆیە هەر لە سەرەتای مناڵیەوە لەگەڵ نەنگ و باپیر و پورمە ژیام. خۆشترین ساتەکانی مناڵیم تا ساڵی 1940 بەردەوام بوو. کاتێک کە جەنگی دووهەمی جیهانی دەستی پێکرد، ئەو کاتە بە یەکجاری سەردەمی مناڵی من کۆتایی هات. باوکم و هەموو پیاوەکان بۆ جەنگ ڕۆشتن. Мужчины ушли все на фронт, и отец ушел на фронт. Ну а потом в 1945 году دواتر لە ساڵی 1945 باوکم من و دایکمی برد بۆ شار و لەوێ نیشتەجێ بووین. لەو کاتەیە ئەو شارە بە لینینگراد ناو دەبرا. باوکم لە جەنگا بە سەختی برینار بوو کە تەنانەت دوای ئابلوقەدانی لینینگراد بۆ چارەسەرکردن بەردەوام بەڕێی خەستەخانەوە بوو. بەم شێوەیە ژیانی دوای جەنگ دەستی پێکرد. من لەگەڵ شارە ڕاهاتبووم، لەوێ ئەچووم بۆ قوتابخانە. لە ساڵی 1953 خوێندنم تەواو کرد. لە هەمان ساڵ چوومە زانکۆی حکومی لینینگراد. لە کۆلێژی ڕۆژهەڵاتناسی لە ساڵی 1958 خوێندنم تەواو کرد. в 1958 году.
о том, чем занимается наш. ناوی ئەم زانکۆیە خۆی پێناسەی کار و چالاکیەکانێتی زانکۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵات. ئێمە لەم شوێنە گەنجینەی گەورە و بەبەهامان هەیە لەم دەستنووسانە. لە ڕاستیە کاری سەرەکی کارمەندانی ئەم زانکۆیە لێکۆڵینەوە و خوێندنەوە و وەرگێڕان و بڵاوکردنەوەی ئەم سەرچاوانە و دەستنووسەکانی ڕۆژهەڵاتە. Манускриптов восточных. Ну, я с самого начала занимаюсь... هەر لە سەرەتاوە کاری من خوێندنەوەی سەرچاوەکان بوو. ئەو سەرچاوانەی کە مێژووی کوردستانیان نووسیوەتەوە. قەنات کوردۆ لە ساڵی 1950 کە زانکۆم تەواو کرد منی بانکێشت کرد کە لەم زانکۆیە کار بکەم. یەکەمین کارم وەرگێڕانی کتێبی شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی بوو بۆ زمانی ڕووسی. ئەم کارە بۆ من شانازەیەکی گەورە بوو. زیاتر لە 5 ساڵ سەرقاڵی وەرگێڕانی بەرگی یەکەمی شەرەفنامە بووم. دوایی دەستم کرد بە وەرگێڕانی بەرگی دووەمی. Шарафнаме, а затем был переведен еще второй том Шарафнаме. Но я занимаюсь историей курдов потому, что мне нравится... لەبەرەوەی حەزم لە مێژووە و میلەتی کوردیشم خۆشەوێ بۆیە لە بواری مێژووی کووردا کارم کردووە. زۆر چێژ لە مێژووی کورد دەبینم. لە ڕاستیە کاتێک کە لەسەر بابەتێک زۆر کارەکەیت وردە وردە تێکەڵی ئەبیت و بابەتەکە بۆ لای خۆت ڕادەکێشێت و حەزت لێ ئەبێ. ججای مێژووی کورد کە زۆر بێهاوتایە و بەسەرهاتێکی تایبەتی هەیە. بەسەرهاتێکی توندوتیش لە هەمان کاتا خەمگین کا بێت بڵێم زۆر ئازایانەیە. لە جیهانە بەسەرهاتی وا زۆر کەمە. Немногие народы имеют такую судьбу. Он с нами вместе поехал. Он не то, что нас отправил, а он вместе поехал. قەنات کوردۆ ئێمەی بەتەنیا نەنارد بۆ ئەرمینیا. خۆی لەگەڵمان هات و هاوڕێمان بوو. لەوێ کۆمەڵێک کەسی بە ئێمە ناساند کە خەڵکی ئەوێ بوون. هەروەها چەند کەسایەتێکی بەناوبانگ و نووسەر و ڕۆشنبیرمان ناسی. ئەو دەستمانی ئەگرت و ماڵ بە ماڵ بۆ لای خەڵکی بردین. خەڵکەکەش بە گەرمی پێشوازیان لێ کردین. بۆ یەکەم جار بوو میوانداری کوردیمان بینی. ئەوە بۆ ئێمە زۆر تایبەت بوو. دوای ئەوەش قەنات لەگەڵمان هات بۆ گوندی ئەلەگەس. ئەو بەردەوام ئاگای لێمان بوو. دواتر ئێمە لەوێ ماینەوە و قەناتیش گەڕایەوە. لەوێ هیچ پێویستیمان بە کۆمپیوتەر نەبوو. لەبەرەوەی ڕوبەڕوو لەگەڵ خەڵکەکە قسەمانە کرد. لە گوندێکەوە بۆ گوندێکی ترە چوین. ڕاستیە گوندەکان زۆر جیاواز بوون. ئێمەش خەڵکی جیاوازمانە بینی. هۆکاری بوونی ئێمە لەوێ گوێگرتن لە زمانی کوردی و ئاشنابوون بوو بە زمانی کوردی. بۆ ئێمە زۆر سەرنجڕاکێش بوو نەک تەنها لە ڕووی تیۆریەوە بەڵکو لە نزیکەوە بەشێکی بچووک لە کوردستان ببینین و هەستی پێ بکەین. Курдистана так в реальности. ئێمە لەوێ ئاهەنگی هاوسەرگیریمان بینی کە زۆر جوان بوو. ئەو هەڵپەرکیانەمان بینی کام و دەستی یەکتر ئەگرن و بازنەیەکی گەورە دروست دەکەن و ئامێرە ئیقاعەکان و مۆسیقای زۆر جوان ئەژەنن کە هەمووی زۆر زۆر جوان و دەگمەن بوو. تەنانەت من و هاوڕێکەم ژاکلین لەگەڵ خەڵکەکە هەڵپەڕین. کاتێکی زۆر خۆشمان بەسەر برد. ئێستاش لە یادمە. ئەو کاتانە کامێرای فۆتۆی باشمان نەبوو. بۆیە ئەو ڕسمانەی کە من گرتومە کوالێتی باش نییە. بەڵام کاریگەری و هەستێکی زۆر قۆڵی لە ناخمانە بەجێهێشتووە. Но впечатления остались очень интересные и яркие.
Он содержит большие коллекции ئەم زانکۆیە بڕێکی زۆر گەورەی لە دەستنووسەکان هەیە کە بە زمانەکانی ڕۆژهەڵات نووسراون. لە ناو ئەوانە زۆرتر لە 10,000 دەستنووس بە زمانەکانی فارسی و تاجیکی و کوردی، تورکی و عەرەبی پارێزراون. в общем, не только персидских, а и курдских, там и персидских, и таджикских. لە ساڵی 2010دا یادی 109 ساڵەی دروستکردنی ئەم زانکۆیەمان کردەوە. ئێستاش زیاتر لە 190 ساڵە زانکۆی ڕۆژهەڵاتناسی هەیە. ئێستا 46 ساڵە من لەم زانکۆیە کارەکەم. С 1967 года Докторская степень была мною защищена в 1900 شەهادەی پرۆفیسۆرێکەم لە ساڵی 1992 وەرگرت بە بۆنەی نووسینی کتێبێک بەناو کوردستانی خوارووی ڕۆژهەڵات کە لە هەمان ساڵا بڵاو بووە. ئەم کتێبە 2 جار بۆ زمانی کوردی وەرگێڕاوە و لە هەولێر بڵاو بۆتەوە. дважды переведена на курдский язык. یەکەم جار ساڵی 1993 و دووەم جار ساڵی 2007 کە کاری وەرگێڕانەکەی ڕەشاد میران کردوێتی. Последний раз в 2007 году перевод выполнил Рашад Миран. Но первым для меня источником, и он остается для меня... یەکەم سەرچاوە بۆ من هەمیشە ناوازە بووە و ئەبێت کتێبی شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسیە. ناتوانین بە ئاسایی بەهای ئەم کتێبە بزانین. ئەتوانم بڵێم ئەم کتێبە لای من پلەی تایبەتی هەیە. تەواو ژیانی منی داگیر کردووە. وا بیرەکەمەوە لە مێژوونووسی کوردیدا پلەیەکی تایبەتی هەبێت. نووسەری ئەم کتێبە بێهاوتا بووە. کەسێک بووە کە بۆ یەکەم جار لەسەر ئەو بابەتانە کاری کردبێت. ئەو داهێنەر بووە. یەکەمین جار ئەو بوو لەسەر هەموو کوردان کتێبی نووسیوە. تەنها ئەوە نەبووە لەسەر چەند ناوچەیەکی کوردەواری جیاجیان نووسی بێتی، بەڵکو بە وشەی کتێبەکانی خانوویەکی بۆ هەموو کوردان دروست کردووە و لەم خانووە هەموو کوردانی جێ کردوتەوە. Целый курдский дом. И заселил его туда, поселил всех курдов. Моя семейная жизнь 50 ساڵ بەسەر ژیانی هاوسەری من تێپەڕی. لە ساڵی 1963 لەگەڵ واسیلیوان نیکۆلای ئیوانویچ هاوسەرگیریم کردووە و تا ئەم ساڵ بەیەکەوە ژیاوین کە بەداخەوە ئەم ساڵ کۆچی دوایی کرد. ئێمە 1 کچ و 3 نەوەمان هەیە. их внуков.
Вместе у нас совместная работа была «Курдские племена». کارێکی هاوبەشی نێوان من و یەڤگینیا کتێبێکە بە ناوی هۆزە کوردەکان کە سەرچاوگە و فەرهەنگە. ئەم کارە زۆر مەزن و گەورەیە و لە هەزار لاپەڕە پێکاتووە. لەم کتێبە ناوی تەواوی هۆزە کوردەکان لەگەڵ سنوور و سەرنشین و زمان و زارەوە و سەرۆک هۆزەکان و کەسایەتی تایبەتیەکان و هەروەها چەندین بابەتی تر هەیە کە قەنات کوردۆ ئێمەی ڕاستبار لەسەری کار بکەین. ئەو دەیویست خۆی وەک سەرپەرشتیاری نووسەرەکانی ئەم کتێبە لەگەڵ ئێمە تەواوبوون و چاپی ببینێ، بەڵام بەداخەوە کۆچی دوایی کرد و من و یەڤگینیا تەنیا ماینەوە لەگەڵ ئەم کارە مەزنە کە دەبوایە بەبێ ئەو تاومان بکردایە. ئێمە توانیمان ئەم کتێبە لە ساڵی 2008 تەواو بکەین، بەڵام بەداخەوە تا ئێستام کتێبە لە چاپخانە ماوەتەوە و لەبەر کێشەی بێپارەی چاپ نەکراوە. Нет финансирования, она до сих пор не издана. Но она работала. کارەکانی یەڤگینیا زۆرتر لەسەر مێژوو و ئەدەبیاتی سەدەی ناوەڕاستە، هەروەها وەرگێڕانی شەرەفنامە لە دوو بەرگدا و لێکۆڵینەوە لەسەر مەحشەرەفخانم مەستوری ئەردەڵان. ئەو تەواوی کارەکانی لەسەر ئاسێکی زۆر گەورەیە. زۆربەی زانەکان کارەکانی یەڤگینیان بەلاوە زۆر مەزن و سەرنجڕاکێشە، بە تایبەت دواکاری ئەو بە ناوی وەرگێڕانی حەدیقەی ناسریە کە چاپ بووە و ئاستێکی زۆر بەرزی هەیە. Нужно сказать, что этот институт, конечно, уникальное учреждение. У меня есть... شتێک کە ئەتوانم لەسەر ئەم شوێنە بیڵێم ئەوەیە کە ئێرە یەکێکە لە باشترین زانکۆکان بەنسبەت ئەو ئەزموونەی کە من لە دەرەوەی وڵات و لە ئەمریکا و چەند شوێنێکی تر هەمە. ئەڵێم کە ئەم زانکۆیە ناوەندێکی لێکۆڵینەوەی زۆر بەرزە کە تایبەتە بە زانستی بنەڕەتی و زانستی ڕۆژهەڵاتناسی. هەر بەو بۆنەیەوە ئێمە لێرە هەرگیز لەسەر بابەتی وەکو سیاسەتی ئێستا و درکوگومانی کاتی و ئەزمموی ئیش ناکەین، بەڵکو هەموو کاتێ سەرنج و ئاراستەی خۆمان ماخسۆتە سەر میراسی ئەبەدی و گەنجینەکانی مێژووی میلەتانی ڕۆژهەڵات. ئەو گەنجینانەی کە هەموو کاتێ ئەم زانکۆیە ئاراستە و سەرنجی خۆی خستۆتە سەری میراسێکە کە بۆ هەموو وڵاتانی جیهان گرنگ و جێی بایەخە. بۆ من شانازیەکی زۆر گەورەیە کە لەسەر یەڤگینیا ئیلینیچنا قسە بکەم. لە ڕاستیدا لەم 25 ساڵەی کە لەم زانکۆیەدا کار دەکەم ئەوم ناسیوە و زۆر بەختەوەر و سەربەرزم کە بە یەکەوە لە یەک شوێن کارمان کردووە. هەموو کاتێک بۆ من ئەو کەسانەی کە لەسەر فەرهەنگ و کللتوری میلەتانی تر جگە لە خۆیان لێکۆڵینەوە و خوێندنەوە ئەکەن و تیایدا قوڵ ئەبنەوە زۆر بەهایان هەیە. بە تایبەت لێرە لەسەر کوردستان زۆر کار کراوە. کوردستان زۆر دوورە لە لینیگراد و رووسیاوە. چ شتێک توانیویەتی سەرنجی ئەم لێکۆڵوەرانە ڕابکێشێ کە لەسەر ناوچەیەکی زۆر دوور و فەرهەنگێکی نامۆ کار بکەن. ئەبینین کە کەسانێکی وا هەن کە فەرهەنگێکی جیاواز ڕۆحیانی داگیر کردووە. ئەوان لەو فەرهەنگە شتی زۆر سەرنج ڕاکێش ئەدۆزنەوە.
یەڤگینیا تەواوی ژیانی خۆی تەرخانی کوردناسی کردووە و کارەکانی زۆر لە ئاستێکی بەرزدایە. Спасибо. Ага. Спасибо. ماوەیەک لەم و بەرسەردانی کوردستانی کرد. ئێمە هەمومان سەرسام بووین بەوەی کە ئەو بۆ تەمەنە زۆرەوە و بۆ نەخۆشی کە هەیەی چۆن توانی بچێت بۆ شوێنێکی ئاوا دوور و گەرم. بەڵام خەونی سەفەر بۆ کوردستان کە عاشقیەتی هێز و توانای پێدا و لە ئەودا وەرزشکارێکی بە توانای دروست کرد. یەڤگینیا فڕی و ڕۆیشت بۆ کوردستان. هەرچەندە من لەو گەنجترم ئەگەر من بوومایە زۆر بیرم لێ ئەکردەوە کە ئەتوانم بۆ ئەم سەفەرە دوور و درێژە بچم یان نا. بەڵام ئەو سوور بوو لەسەری. ئەمە کاریگەری عیشقە کە لەسەر مرۆڤ دایدەنێت. عیشق بە وڵات یا خاک یا میلەتێ. Ну, в прошлом году, в 2012 году, вот لە ساڵی 2012 بە هەوڵ و کۆششی وەزارەتی ڕۆشنبیری کوردستان و زۆربەی دۆستانی کوردم ئاواتم هاتە دی و بۆ یەکەم جار سەردانی کوردستانم کرد. заслуженным людям, курдам, благодаря их نەمەتوانی هەستی خۆم دەربڕم بە بۆنەی ئەوەی تا ئەو ڕۆژە تەنها وێنەیە کە لەسەر کوردستان هەم بووە لە ڕێی کتێبەوە بووە. وەکو هەموو ناوەکان و کەسایەتیە مێژووی و گرنگەکان. بەڵام لەوێ هەموو ئەو ناو و شوێنانە و ئەو شاخانە واقعی ڕاستی بوون کە من بە چاوی خۆم بینیم. исторически, а здесь названия эти наполнились содержанием. То есть я увидела вот эти горы, все стало реальностью. لە شارێکی وەکو ئاکرێ ئەوەندە پێشوازی و بە خێراتنیان کردم هەرگیز لە بیرم ناچێتەوە. یا لە دهۆک ئەو شارەکە لە بینی دوو شاخی زۆر زۆر درێژایە و شارێکی زۆر جوانە. لە بیرمە لەگەڵ خەڵکەکەیە زۆر بە گەرمی قسەمانە کرد. ئەوان پرسیاریان لە منە کرد کە من چیم کردووە و ئیشم چییە. منیش لەسەر نووسەران و مێژوو نووسانی کورد قسەم بۆ کردن. ئەوانیش بە پەرۆشەوە گویان لێگرتم. Авторах, историографах. И все, в общем, с большим вниманием и интересом слушали. Ну, самое... بەڵام لەم سەفەرم زۆرترین شتێک کە کاری تێکردم بینینی شاری هەڵەبجە و ئەو مۆزەخانەیە بوو کە بۆ ئەو کارە ساتە تراژیدیە و لەبیر نەکراوە دروستکرا بوو. Ну, посвященный таким трагическим, незабываемым событиям. Почему бы я выбрала этот путь? По очень простой причине. هۆکارێکی زۆر سادەی هەیە کە من بۆچی ئەم ڕێیەم هەڵبژاردووە. بەڕای من میلەتی ڕووس و میلەتی کورد زۆر خاڵی هاوبەشمان هەیە. ئێمە و کوردەکان لە ڕوانگەی سایکۆلۆژیەوە زۆر لە یەکەچین. ئێمە هەردووکمان لە پەیوەندیکردندا کراوەین. ئێمە زۆر خۆش باوەڕین، کوردەکانی شەروان.
بەهۆی ئەم لە یەکچوونەیە کە زیاتر لە یەک نزیکە بین ئەڵێ ئێمە بە ڕۆح خزمی یەکین Симпатию, как-то родство душ, на мой взгляд. С темой моих занятий у меня проблема. لەسەر بابەت و شێوە و جۆری کار و پیشەکەم من هیچ کێشەیەکم نەبوو لەبەرەوەی ئەم ڕێگایە هەڵبژاردەی خۆم بوو هەر کەسە و جۆرێک لە ئیشکردن هەڵەبژێرێت ئەمەش هەڵبژاردەی منە هەروەک چۆن عەبدولقادر بابانی وتوێتی ڕێگەی خۆتان هەڵی بژێرن دایک و باوکم و هیچ کەسێکش ڕێگر نەبوو لە بەردەمە بەڵام لەم دوایانەدا کێشێکمان بۆ دروست بووە Такие трудности появились. Наша мечта всех курдавидов, чтобы книги увидели свет. Потому что вот до сих ئاواتی هەموو کوردناسەکانی ئەم زانکۆیە ئەوەیە کە ڕۆژێک کتێبەکانمان چاک ببێت و لە دنیاە بڵاو بکرێتەوە بۆ نمونە ئەو کتێبە هاوبەشەی کە من و دۆستەکەم ژاکلینە لەسەر هۆزە کوردەکان نووسیمانە تا ئێستا چاپ نەکرا و نەکەوتۆتە بەردەم خوێنەران هەرچەندە چەند چاپخانەیەک هەن بۆ چاپکردنی کتێبەکە بەڵام لەبەر نەبوونی پارە نەمانتوانیوە تا ئێستا چاپی بکەین одного компонента довольно существенного – это финансы. Самого блестящего вот этого мироманина. Вот, так что все начинается с вашей деятельности. Это действительно интересное событие. Лично я больше занимаюсь, скажем так, иран-персами больше, да? فارسی زبونها پسپۆڕی من زیاتر لەسەر ناوچەی هەرات و فارسی زمانەکانە و لەسەر ئەوان ئیش دەکەم بەڵام لەبەر ئەوەی لەگەڵ کوردناسەکاندا زۆر هەڵسوکۆت ئەەکەم و لەگەڵ یان تێکەڵم عاشقی کوردەکانیش بووم لەگەڵ ئەوەشدا من عاشقی کوردستان و فەرهەنگ و کللتوری کوردی بووم ئەمە زۆر باشە لە ناو ئەم تیمەی ئێمەدا چەند کەسێکی گەنج هەن و خەریکن درێژە بۆ ڕێگای ئێمە دەدەن بۆ نمونە وەک خانمی بێلا کە هەمومان هیواداری ئەوەین ئەویش بتوانێت درێژە بە کارەکانی یەڤگینیا و زارا عەلیۆڤنا و ژاکلینا سۆرینۆڤنا بدات لە بواری کوردناسیدا لەبەر ئەوەی بێلا زۆر شارەزای زمانی عەرەبی و ئینگلیزیە و هەموو سەرچاوەکانی لەبەردەستایە имеет доступ ко всем этим источникам. Сейчас вот до конца. Вот я планирую, может быть, к концу октября уже выложить работу. Ну, дорабатывала. Ну, знаете что, вот сколько он скажет, столько вы и дорабатываете, и перерабатываете, правда же? Да, Потому конечно. что это все к лучшему. Конечно. Вот. Чем больше замечаний, тем лучше. Да, точно, точно. Вот мне уже накидали целую корзину вот, по моей этой самой хронике. ڕەنگە لێرەدا پرسیارێک بێتە پێشەوە بۆ لە شوێنێکی وەک رووسیا لێکۆڵینەوە دەکرێت لەسەر کوردەکان یان لەسەر فەرهەنگی ئێرانی و فارسەکان یان بۆ عەرەبێک لەسەر فەرهەنگی ئینگلیز لێکۆڵینەوە دەکات یا بۆ ژاپۆنیەکان لێکۆڵینەوە لەسەر فەرهەنگی رووسی دەکەن هۆکاری ئەوەیە کە هەر فەرهەنگێک دەتوانین لە ناوە و لە دەرەوە لێکۆڵینەوە لەسەر بکرێت بۆ نمونە کاتێک کە زانایەک لە ناو فەرهەنگی خۆیدا لێکۆڵینەوە دەکات لێکۆڵینەوەیەکی بەپێز دەرئەچێت بەڵام ڕەنگە هەندێک زانیاری لە بەرچاوی ون بێت بەڵام کاتێک هەر ئەو فەرهەنگە زانایەکی تر لە دەرەوەی ئەو فەرهەنگ و وڵاتە لێکۆڵینەوەی لەسەر دەکات هەندێک زانیاری تازە دەدۆزێتەوە کە لە لێکۆڵینەوەی پێشوودا درکی پێ نەکراوە Немножко добавлю, что мои занятия لە سیمینارێکە
لە بەشی کوردناسی لە زانکۆی زمانەکانی ڕۆژهەڵاتی لازۆڤسکی لە مۆسکۆ کورد و کوردستان سەرنجی ڕاکێشە. هەر دوا بە دوای ئەوە بابەتێکم لەسەر کورد نووسی کە ئێستا چاوەڕێی چاپە لە مۆسکۆ. ناونیشانی بابەتەکەم ئەمەیە: سەرچاوە سووریەکان سەبارەت بە مەسیحیەت لە کووردا. لەم سەرچاوەیە هەر ڕووداوێک ڕووی یابێ وەک قبوڵکردنی مەسیحیەت لە ناو کوردەکانە بە تەواوی کاتەکەی نووسراوە و لە کەیشا بووە. کاتێکیش ئەم سەرچاوانە کۆەکەینەوە بۆمان دەرەکەوێ کە لە سەردەمی ساسانیەکانە بێزگە لەو کوردانەی زەردەشتی بوون، زۆربەی کوردەکانی تر مەسیحی بوون. Только зороастрийцы, но и христиан. Я считаю, что من پێم وایە دەبێت هەموو میلەتێک لەسەر میلەتەکانی تر لێکۆڵنەوە بکەن و فەرهەنگی یەکتر بخوێننەوە، لەبەر ئەوەی ئێمەی مرۆڤ دروستکراوی یەک خوداین و خواوەند ئێمەی بە جۆراوجۆر دروست کردووە. لەبەر ئەوە دەبێت ئێمە بەهای خۆی بۆ ئەم جیاوازیە دابنین و ڕێز لەم هەموو فەرهەنگەی یەکتری بگرین. ئەمە وەک فەرشێک وایە، هەر میلەتە و جۆرە نەخشێکی تایبەت بە خۆی هەیە و ئەم نەخشانە کاتێک لە تەنیژیەکەوە دادەنرێن فەرشێکی جوان و گەورەی لێ دروست دەبێت. мы не должны относиться к чужой культуре как к чему-то враждебному. ئێمە نابێت وەکو دوژمن سەیری فەرهەنگی بێگانە بکەین، یان وەک فەرهەنگێک کە لێی تێناگەین و چواردەوری داوین و مەترسی هەیە لە سەرمانەوەمان، بەڵکو دەبێت ئێمە سوود لەو فەرهەنگە وەربگرین بۆ بەهێزکردنی فەرهەنگی خۆمان. دەبێت فەرهەنگی بێگانە وەک یەکێک لە فەرهەنگەکانی تری دنیا ببینین کە خاڵی هاوبەش و جیاواز هەیە لە نێوانماندا، بەڵام نابێت ئەو جیاوازی لە دژی خۆمان ببینین، بەڵکو دەبێت بیکەین بە هۆکار بۆ دەوڵەمەندکردنی فەرهەنگی خۆمان. ئەمە یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی مانەوە و بەردەوامبوونی ئەم زانکۆیە. Нужно хранить такие учреждения. Авторы, писавшие об истории ئەو مێژوو نووسانەی مێژووی کوردستانیان نووسیوە، میرنشین و حکوومەتە کوردیەکانیان بە ناوی جیاواز ناوناوە، جارجار ناویان ناوە نێودەوڵەت و جارجار بە دەوڵەتی بچووک ناویان ناوە، بەڵام لە ڕاستیە بەڵگەی یاسایی لە بەردەسا هەیە سەبارەت بە میرنشینەکانی کوردستان کە بناغەی دەوڵەتداری و دەوڵەتی کوردیان هەبووە. Курдские Эмираты официально имели вассальный статус. میرنشینە کوردەکان بە شێوەیەکی یاسایی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندیدا بوون، بەڵام ڕێژەی ئەو ژێردەستیە پەیوەندی هەبوو بە ڕێژەی دەسەڵات و هێزی حکوومەتی ناوەندەوە. هەر کاتێک حکوومەت بێهێزە بوو
میرنیشینەکان بە خێرایی هێزیان پێیا کرد و سربەخۆ بوون. بەڵگەش بۆ ئەم قسەیە ئەوەیە حاکمە کوردەکان هەر کات بەهێزە بوون و بە تەمای سربەخۆیی بوون، بە خێرایی پارەی ئاسنیان بۆ خۆیان دروستە کرد و ناوی میرنیشینەکەیان لە نوێژی هەینیان ڕائگەیان. Занял свою монету, и его имя произносилось в пятничной молитве хутбе. Такие монеты чеканили во времена ئەم پارە ئاسنانە تەنانەت لە سەردەمی مەڕوانەکانە لە سەدەی 11دا هەبووە. لە مێژووی شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی داهاتووە پێشینان کە حاکمی بەدلیس بوون 4 جار بە ناوی خۆیانەوە پارەی ئاسنینیان دروست کردووە. لەناو ئەو حاکمانەیە باپیری شەرەفخان بە ناوی ئەمیر شەرەف یەکێک بۆ لەو حاکمانەی بەدلیس کە زۆر بەهێز بووە. ئێستا 17 دانە لەو پارە ئاسنانە لە مۆزەخانەی ئێرمیتاژ هەیە. ئەو پارانە لە ڕێگەی یەکێک لە کارمەندانی مۆزەخانەوە کە ناوی ماریانە باریسۆفنایە بە ناونیشانی پارە ئاسنینەکانی حاکمانی کورد ناونراوە و شی کراوەتەوە کە لە کتێبی شەرەفنامە باسی لێوە کراوە. помянутые в книге Шарафхана Бедлиси «Шарафнаме». В жизни нашего курдского кабинета были моменты, которые сейчас... لە کارکردنمان لە بەشی کوردناسیدا هەنێ جار شتی وا ڕووی ئەیە ئێستا وەک بیرەوەریەکی خۆش باسیەکەین. بۆ نمونە لە ساڵی 1961 کە لە کوردستان جەنگێکی بەهێز بوو بەیانیەکیان کاچوون بۆ سەرکار 2 دانە لە کارمەنەکان بانگیان کردم و پرسیان ئایا حەزەکەی بچی بۆ کوردستان بۆ یارمەتی کوردەکان لە جەنگە؟ منیش وتم بەڵێ بە دڵنیاییەوە ئەچم لەبەرەوەی ئەو کات من گەنجێکی پڕ توانا و هێز بووم. Я, конечно, сказала, да, мы все были молоды, все полны энтузиазма. После меня они пригласили... دوای من هاوکارەکانی ترمیان بان کرد کە ژاکلینا و زاراشیانە ناوا بوون. لەو کاتەیە قەنات کوردۆ لە سەفەر بوون نەیانتوانی پرسیار لەو بکەن. دواتر لە نامەکە کە بۆ خڕۆشۆف سەرۆک کۆماری ئەو کاتەی شۆڕەوی نووسیمان ناوی قەناتیشمان تیا نووسی. نامەکە من و ژاکلینا بەیەکەوە بردمان بۆ بەڕێوەبەرایەتی گەیاندن. لەوێ زۆر بە سەرسامیەوە لیانە ڕوانین. Это письмо мы с Жакелин Суреновой отнесли на почту. На нас там посмотрели очень большими глазами.
Последняя тема моей работы возникла в результате поездки в Курдистан. دوایین بابەتی کاری من لە سەفەرەکەم بۆ کوردستان سەرچاوی گرت. لەوێ هاوکارەکانم وتیان بەم نزیکانە کۆنفرانسێک لەسەر سەرچاوەکانی دابەشکردنی جوگرافیای سیاسی کوردستان بەڕێوە دەچێت. پیان وتم منیش لەو کۆنفرانسەدا بەشدارە بم. بەڵام بەداخەوە هیچ بانکێشنامەیەکم بەدەست نەگەیشت و دووەمی سەفەری من بۆ کوردستان سەری نەگرت. Моя повторная поездка. Я из Курдистана привезла такое, для меня интересное. لە کوردستانەوە هەستێکم هێناوە کە زۆر دڵخۆشکەرە. لە سەفەرەکەیە بۆ کوردستان هەنێک ژەنیاری ڕووسمان لەگەڵ بوو. ئێمە چوین بۆ کۆنسێرتەکەیان لە کوردستان. گۆرانیەکان ڕووسی بوون. ئەو گەنجە کوردانەی لەبێ بوون بە شێوەیەکی بێهاوتا پێشوازیان لە ژەنیارەکان و کارەکانیان کرد. Совершенно потрясающая встреча была. Они на ура все встречали. Из Курдистана я для себя لە کوردستانەوە من یەک دروشمەم هێناوەتەوە. ئەویش دوای کۆنسێرتی ڕووسەکان بوو لە هەولێر و سلەیمانی. لەوێەوە لە مێشک و دڵی منات چەسپیوە. ئەویش ئەوەیە کە بین بەیەکەوە هەڵپەڕین، بین بەیەکەوە گۆرانی بڵین. ئەو کاتەیتر هیچ جەنگێک نامێنێت. هەموو شتێک ئاشتیە و بەرەو باش بوون ئەڕوات. будет мир, и все хорошо. Мое желание لە ئێستاە من دوو ئارەزوم هەیە. یەکێکیان ئەوەیە کە ئاخرین کتێبەکەم کە تایبەتە بە عەبدولقادری بابانی چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە. دووەمیان کە ڕەنگە هیچ کاتێک نێتە دی ئەوەیە یەک جاری تر سەفەر بکەم بۆ کوردستان و شاخەکان و شارەکان و خەڵکی ئەوێ ببینم. ئەگەر بکرێت سەفەرێک بۆ شاری سنە بکەم. تەنانەت ئەگەر تۆزێک ئەوێ ببینم یان تەنانەت ئەگەر لە دووریشەوە بووە. хоть издалека. Наша Российская Академия Наук ئەم زانکۆی ئێمە دەورانێکی سەختی لەبەردەمایە. لەبەرەوەی بەتەمان چەند گۆڕانکاریەک بکەن کە پێچێت ئەم بەشەی ئێمە نەمێنێت. لەبەرەوە ئێستا ئێمە لە بارێکی دەرونی ناخۆش و دڵە ڕاوکەیەکی زۆرین. نازانین چارە نووسمان بە چیەگات. ئێمەمانەوێت زانکۆی دەستنووسەکانی ڕۆژهەڵات بمێنێت و ئەو کارەی خۆمان پێمان خۆشە بەردەوام بینتیایە. продолжали заниматься своим любимым делом.
Летела голубь, летела сизой со голубицею, шел удалый молодец да с красной девицею, шел удалый молодец да с красной девицею. Что не сизенький голубчик, добрый молодец идет, что не сизая голубка, красная девица душа, что не сизая голубка, красная девица